بله بینران دور وی بابت باجه ما میوانه که استودیو جی دکتر کمال ورتی رهبر گشتی باجه الهرم کردستان دکتر تو گله که بخیر هاتی دسپینه کو کابینا نهم چندین دواران دا چاکسازی که نامه باسی سیستم نویا باجه الهرم کردستانه چاز دایا و چه گران کاری بسر دهاتینه بنای خواهی گورو مهربان زور سپاس با بینرانی که 24 سپاس بۆی بەڕێزیش سپاس بۆ طبعا مژاری بات مژارێکە کە زۆرترین قسەی لەسەر کراوە لە ئەو کابینەیە ڕێخستنەوەی بات بە پێی بەرنامەی چاکسازی و پلانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرنامەی کاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بووە و لە ژێر دیرگا و ڕوئیای خودی جەنابی سەرۆکی حکوومەت بە ئامانجی هەمەسەشنکردن و فرەڕاهەندکردنی داهاتەکان و دوورکەوتنەوە یان دەربازبوون لە شۆکی هەڵبەز و دابەزینەوت و بە ئامانجی بەهێزکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بڕیادرا کە داهاتەکانی ناوخۆ ڕێک بخرێنەوە لە نێویشاندا داهاتی باس طبعا بەشی زۆری ئەو ڕێکارانەی کە جیراونەتە بەر بە ئامانجی بەدیهێنانی سێ چەمکی سەرەکی بوون ئەو سێ چەمکانە بریتە نەزاهەت عەدالەت شەفافیەت طبعا لە ڕێی بازەوە دەتوانرێت پرۆسەیەکی نیشتیمانسازی یاخود دەوڵەت سازی دروست بکرێت بەو مانایی تەنیا وەرگرتنی داهات نییە زیادکردنی داهات بەڵکو عەدالەتی کۆمەڵایەتیە کەمکردنەوە جیاوازی تەبەقاتە جیاوازی چینایەتی ئەو کەسەی کە داهاتی زۆر و قازان زۆر دەکات باجێکی زۆر دەدات و ئەو کەسەی کە قازانجی کەمەوە یان داهاتی نییە ئەو بازە لەوە دەژێت دەدرێتەوە بۆ ئەو جارێکی تر حکوومەت بە ژێرەی ئەجندا و پلانی اقتصادی خۆی هەڵدەستی بەدابشکردنەوەی داهاتەکان بەسەرچین و توێژەکانی کۆمەڵگا بەیەکسانی کەواتە ئامانج لە وەرگرتنی باز تەنیا داهات نییە بەڵکو عەدالەتە عەدالەتی کۆمەڵایەتیە ئەگەر سەیری داهاتەکانی باز بکەی بە ئاشکرا ڕەنجی داوەتەوە لە ١٧٤ ئەو داهاتەی کە کۆکراوەتەوە کە لەو ٨٠ قسور ملیارەی کە کۆکراوەتەوە بەشی هەر زۆری ١٧٧ لە چەند هەزار کەسێک وەرگیراوە لە کۆمپانیا گەورەکان وەرگیراوە 126 تری لە چەند ملیۆن کەسێک وەرگیراوە کەواتە ئەگەر سەیری سوورەتە عامەکە بکەین دەبینین کەوە ئەو پلانی کە لە حکوومەتدا هەبووە بە ئامانجی بەدەستێنانی عەدالەتی کۆمەڵایەتی ڕەنجی داوەتەوە بەشێکی تری شەفافیەتە ئەوەی کە ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین داهاتەکانی باس ئەوەندە لەو سێکتەرە وەرگیراوە ئەوەندە لە کۆمپانیا گەورەکان وەرگیراوە ئەو پڕی شەفافیەتە یعنی هەر وڵاتیەک ئێستا لە هەرێمی کوردستان یان لە هەموو دنیا لەسەر ئەنتەرنێت دەتوانی بزانی ڕێژەی داهاتی باس چەند وەرگیراوە ئەوەش بەشێکی تری نەزاهەتە کە ئەوانە سێ چەمکی سەرەکی دروستکردنی حکمی ڕەشیدن بەرپاکردنی حکمی ڕەشید کە لە مەبادئی حوکەمە خۆیان دەبینەوە طبعا ئەو سێ چەمکەیە بە دەرەجەیەک نەزاهەت بە سەدان کۆمپانیا بە هەزاران کۆمپانیا لە هەرێمی کوردستان دراون بە دادگاکان لە ڕێگە دادگاکانەوە ئیجرعاتیان لەگەکراوە و بە هەزاران زیاتر لە 100 لیژنەی لە کۆڵینەوە دروستکراوە لەسەر ئەوانەی کە مخالف بوون چ بازدەربی یان فەرمانبەربی ویانش محاسیب و محامی و هەموو ئەو بابەتانە کەس ڕزگاری نەبووە لە ئیجرعات و ژمارەکە بەردەست چەند کۆمپانی و ڕێکارن یاسایی وەرگرتنی هەبەر طبعا بە هەزاران لە هەزار کۆمپانیا زیاتر ئیجرعاتی لەگەڵکراوە بەشێکی دراوە بە محکەمە بەشێکی لە ڕێگەی دائیرەکانی ئێمەوە ئیجرعاتیان لەگەکراوە غەرامە مادی کراون و بەشێکی لە ڕێی لیژنەیەکی ئیستینافیە کە دادوەرێکی بەڕێ سەرۆکی ئەو لیژنەیە لە ڕێگە ئەو لیژنەیە کە بە قانون دانراوە ئیجرعاتیان لەگەکراوە کەواتە بەشی هەر سەرەکی یان دەتوانین پشتی شێر لە کابینەی نوێم بەبەر ڕێخستنەوە و ریفۆرم بووە لە داهاتی لە ڕێخستنەوەی سێکتەری باز بووە و ئەو پلانانە بەشێکیان نەتیجەیان دەرکەوتەوە بەڵام بەشێکیان چەند ساڵی دەوێت پلانی استراتیزیە و پلانی استراتیزی ڕێخستنەوەی سێکتەری باز لە چەند مانجی ئایندە لەلایەن جەنابی سەرۆک وەزیرانەوە ڕادەگەێنرێت کە یەک لەو مژارە سەرەکیانەی کە هەیە بە ڕێخستنەوەی و جەنابیان زۆر تەکید لەسەر ڕێخستنەوەی دەکات کە بە ئامانجی بەدەستێنانی ئەو سێسەمکەی کە باسم کرد جەنابیان ڕژدا مستیرە لەسەرەوەی کە ئەو سێکتەرە ڕێک بخرێتەوە ئەو داهاتی لە کۆمپانیا گەورەکان وەردەگیرێت زارێکتر بەسەر چین و توێژی بەڕاستی ئەوانەی خوارەوە دابش دەکرێت و ئەوانەی چینی مامناوەدن یان هەژارن بەشی زۆری ئەو خزمەتگوزاریانەی کەوا لە هەرێمی کوردستان کە دەبینرێت ئێستا لە ڕێگەی داهاتی باجەوە خزمەتگوزاریانە پێشکەش دەکرێت ئەگەر سیر بکەین لە هەولێر
لە ماوەی چەند مانجی ڕابردوو پرۆژەی زۆر گەورە لە هەولێر لە هەم لە ڕێگاوبان ئاو کارەبا قرتاوکردن لە هەموو ئەو بابەتانە پرۆژەی یەکجار گەورە جێبەجێکران و ئەو پرۆژانەش بۆ مایەی خۆشحاڵی خەڵکی هەرێمی کوردستان کەواتە ئەگەر بپرسین ئایا سێکتەری باز بە تەواوی ڕێکخراوەتەوە بە تەکید زۆرترین ڕێخستنەوە لە هەرێمی کوردستان لەسەر دەستی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە سێکتەری باز ئەنجام درراوە بەڵام ئەگەر بڵێ لە خواستی ئێمە ئێستاش ئەوە لە خواستی ئێمە نیە ئینشاڵڵا بە چەند ساڵی ئایندا و باشترین نەتیجە باشترین دەرئەنجام لە ڕێخستنەوەی داهاتەکانی باز دەدرێت چونکە دانی باز بەڕاستی ئەرکێکی نیشتیمانی نەتەوەی ئەخلاقی ئاینیە چونکە ئەو داهاتانە جارێکی تر حکوومەت کە کۆ دەکرێتەوە لە خزمەتی چین و توێژە هەژارەکان خرج دەکرێتەوە. باشە دکتۆر هەندێک یانی تەخۆچینە نێنجواکی هەروسا سەرڕێکخستنا وێ پرۆسەیە دەبێژن و گەلێک زێدەبوونێکە بخۆڤەتیتە ئەو پرۆسەیە باجێ ڕاستە و گلەو بەجێدانە طبعا ئەو یاسایانە هەموو یاسای کۆنن ئەو یاسایانە دەگەڕێنەوە پەنجاکان و شەستەکان و هەفتاکان و هەشتاکان ئێمە لە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ یاسایەکی نوێمان دەرنەکردو بۆ ئەوەی باج زیاد بکەین بەڵام ئەوەی کە هەیە ڕێگری کراوە لە خۆزیینەوە یان لە تەحڕومی باج خۆزیینەوە لە دانی باج بۆ نمونە لە عقار سەتانوە وەردەگیرێ لە توخانوویەک مڵکێک کە بەکرێ دەدەی سەتانوە ئەو سەتانوە هەر سەتانوەیەکەیە کە پێشتر وەرگیراوە بەڵام ئەو سەتانوەیە ڕێژەی قازانج یان داهاتی ڕاستەقینە بازدەرەکە پێشکەش بە حکوومەتی نەکردووە بۆ نمونە بە $1000 خانوویەکت بەکرێداوە لە حکومەت نووسیوە $100 ئێمە لە فەرمانگەکانی باس خۆشبەختانە کە بە دڵسۆزانە کارەکانی خۆیان ئەنجام دەدەن ئەو $100 کراوەتەوە بە $1000 خۆ لە ئەسڵ ئەو فێلی کردووە ئەو تاوانێکی ئەنجام داوە هاوڵاتی بەڕێزە ئەگەر حکمی یاسای لەسەر جێبەجێ بکرێت دەبی بدرێتە محکەمە و هەتا گرتنیشی تێدایە ئەوانە چونکە تاوانی خۆزیینەوە لە باز لە هەموو دنیا یەک لە تاوانە هەر گەورەکان لە جینایەتە گەورەکان هەژمار دەکرێت هەم پێبژاردننی مادی تێدایە و هەمیش پێبژاردننی یان حکمی معنەوی سزای معنەویش تێدایە گرتنی تێدایە و لە کۆمپانیەکان قازانجی کۆمپانیا هەر 115 وەردەژێت 115 لە قازانج یعنی کۆمپانیا ئەگەر 100 دینار قازانجکە 15 بۆ بازە 85 بۆ شەریکەکە خۆیەتی بەڵام پێشووتر ئەو میزانیانەی یان ئەو ژمێرە کۆتایانەی کە لەلایەن کۆمپانیەکانەوە پێشکەش بە دامەزۆزەکانی باز دەکرا لەسەر تاسەری هەرێمی کوردستان زۆربەی زۆری وهمی بوو ئێستا ئێمە لە سێکتەری باز فەرمانبەرانی ئێمە مدەقینی ئێمە مخەمنەکان بە دوای گەیشتن بە داهاتی ڕاستەقینە کاتە 115 هەر 15 سەتانوەیەکە هەر 102 لە زەوی بەتاڵ 102 هەر 102 هیچ ڕێژەیەکی باز زیاد نەکراوە بەڵکو ڕێکخراوەتەوە ڕێخستنەوە لەگەڵ زیادکردن دوو چەمچی زۆر لێکزیان ئەگەر شتێک سوڵتەی تەنفیزی دەسەڵاتی جێبەجێکردن بە هیچ جۆرێک ناتوانانی داهاتی ڕێژەکانی باز زیادکە پێویستی بە پەرلەمانە و هیچ یاسایەک لە پەرلەمانی کوردستان و ئەگەر هەمواریش کرابێتەوە لە کابینەکانی ڕابردوو لە بەرژەوەندی هاوڵاتیە ئێستا یەک لە نقاتی خلاف لە بینی ئێمە و حکوومەتی ئیتحادی ئەوەیە دەڵێن یاساکانی باز پەرلەمانی کوردستان هەموار کراوەتەوە لە مەسلحاتی خەڵکی کوردستان دەبێت ئەو یاسایانە زۆری ئەو بازی کە لە ناوچەکانی دیکەی عراق وەردەگیرێت زۆر زیاترە کە لەوەی لە هەرێمی کوردستان وەردەگیرێت بۆ نمونە لە موچەی خەڵک 198 بەسەرەوەی لە ناوچەکانی عراق باز وەردەگیرێت 190 بە حکمی قانون لێرە 198 باز نادا یعنی ئەو باشترین جیاوازیە لە هەموو سەماحاتی قانونی لە عقار لە دەخل لە هەموو جیاوازیمان هەیە لە هەموو بازەکە لێرە کەمترە بەڵام ئەگەر بڵێ تەنزیم ئەو تەنزیمەی لێرە هەیە لەوێ زۆربەی زۆری بەداخەوەی دەیڵێم زۆربەی زۆری بە ڕەشۆ بە گەندەڵی بە پارەدان بەڵام لێرە ئەو زاهیرەیە ئەگەر هەبوو بی ئێستا لە زاهرەیە بووتە حاڵەت وا لە دوای ئەوەی حاڵەتەکەش بەڕاستی کەمکردنی نەهێ باشە دکتۆر لەناو قسە جەناب زۆر باسی عەدالەت و شەفافیەت و یەکسانی کرد تو دەزانی کۆمپانیای زەبەلاحیەیە دوکاندارێک هەیە ئەو عەدالەتە و یەکسانی چۆن پاراستیە لە بینی مەسەلەن بودجەی باجی کۆمپانیەکی گەورە لە بینی دوکاندارێک لەسەر چ پیڤەر و چ بنەما طبعا مشرعی قانونی عراقی وی کوردستانی مراعاتی بژێوی ژیانی تاکو خێزانی کردووە بۆ نمونە نانەوەخانەیەک ئەگەر خۆی و 4 منداڵی هەبیت 6 ملیۆن قازانجی ساڵانەی دانراوە لە مشرعی عراقی 6 ملیۆن سەماعی قانونی هەیە 6 ملیۆن و 200,000 خۆی و خێزان و 4 منداڵەکەی سەماحی قانونی دێت واتە ئیعفای قانونی هەیە 1,000 دینار زەریبە نادا زۆربەی زۆری
بسالانه لوانەیە دائرەی زەریبەی دەخل بۆ نمونە 50,000 مراجعی هەبی لەو 50,000 20,000 1 دینار باز نادا بەڵام شەریکەیەکی گەورە بەقەدەر زیاتر لە 200,000 بازدەر بازی لێوەرگیراوە تەماشای داهاتەکانی مە بکەی دائیم دەڵێ ژمارەی داتاکان قسە دەکەن داتاکانی ئێمە ڕنگدانەوەی واقعی و فعلی داهاتەکانی ئێمەیە لە هەرێمی کوردستان و عەدالەتەکە بە ئاسانی ڕەنجی داوەتەوە یعنی یەک بازدەر بەقەدەر 200,000 بازدەری ئەتیادی بازی لێوەرگیراوە کۆمپانیا هەیە زیاتر لە 20 میلیارد دینار بازی لێوەرگیراوە بەڵام بە 200,000 بازدەری ئەتیادی 15 میلیاردیان لێوەرگیراوە ئەدی و عەدالەت نییە بەڵام ئێستاش ئەگەر بڵێ پێویستیمان بە زیاتر ڕێخستنەوە هەیە پێویستمان بە سیستەمی ئەلکترۆنی ئێستا جەنابی سەرۆک وەزیران کە زۆر ڕژە لەسەر بابەتی بە ئەلکترۆنیکردنی سێکتەرەکانی هەموو حکومەت بازە باشەکانە گەمارەگە کە هەمووی بەیەکەوە ڕەبط بکرێ بۆ ئەوەی بە کەمترین ڕۆتین بمێنێ و کەمترین گەندەڵیش بمێنێ و هەروەها بتوانرێ ئەو عەدالەتێک کە ئەم باسی لێوە دەکەن بە تەواوی فراهم بکرێت و بە نەتیجەی 100% ئینشاءالله هەر چەندە 100% لە دنیادا ڕەهایی وجودی نییە بەڵام بە ڕێژێکی یەکجار بەرچاو عەدالەتە بەرپا بکرێت دو کابینەیان هەمدا یا حکوومەتە هەرێما کوردستانێ ئەو سیستەما باجێ و ڕێکخستناوێ وەکە ئەم بڵێن بەراوردیەک لە بینی کابینەی ئەوی دیکە چ گۆڕانکاری هەیە چ زێدە بووە چ باشتر یان ئەرینی دێوی سیستەمیدا هەنە ئەگەر مقارنە بکەی ئەو ئالنگاری و تەحەدیاتانەی لەو کابینەیە هەبووە پێشترش هەبووە ڕاستی داعش هاتی مەشاکل هەبووە بەڵام لە عێراق بورجەمان بۆ هاتووە بورجەی ئەگەر کەمیش بی یعنی هاتووە بورجەمان بۆ هاتووە لەو کابینەی سەرڕای بوونی تەحەدیاتی زۆر گەورە شەڕی داعش لێکەوتەکانی شەڕی داعش باوا بڵێن مەشاکلی کۆڕۆنا بڕینی بودجەی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە کەمبوونەوەی کاریگەریەکی زۆر ئەرێنی ڕاستەوخۆی کرد لەسەر کەمبوونەوەی داهاتەکانی ئێمە بەڵام لەگەڵەوەش لەگەڵ هەموو ئەو ئالنگاری و تەحەدیاتانە کە سەیری داهاتەکان دەکەیت بە ڕێژەی 100% زیاتریش دەژێ داهاتەکان زیادی کردووە ئەوە بە ڕیفۆرمی حەقیقیە ڕیشەیە کەواتە ئیسلاحی حەقیقی کە کراوە چاکسازی حەقیقی ئەوەیە کە لەو سێکتەرانەی بە ئامانجی ڕێخستنەوەی داهاتەکانی ناوخۆ و بەهێزکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان کەواتە ئەوەش پرۆسی دەوڵەت سازی نیشتیمان سازی کە باسی لێوە دەکرێت و پێویستی بەدەعم و هەڵمەتێکی بەڕاستی جەماوەری هەموو چنی تۆژەکانی کۆم هەتا معارەزەش بۆ ئەو ژێرخانی ئابووری ئەو وڵاتە ژێرخانی ئابووری هەموو خەڵک قازانجی لێ دەکەن نەک حیزبێک یان دوو حیزب یان سێ باشە کەواتە ئەوەی کە کراوە لە بەرژەوەندی خەڵک بووە ڕاستە ئەو داهاتانەك مشکلش کەمان هەیە مشکلی هەرە گەورەی ئەو وڵاتی ئێمە هەر پارەیە کە دەدەینە حکومەت ئاو کارەبا ڕسم ئوجور هەمووی دەڵێ زەریبە ئەوە هیچی زەریبە نییە زەریبە ئەوەیە کە لەلایەن دامودەستگەکانی باجەوە وەردەگیرێت و باج بەڕاستی بی مقابل وەردەگیرێت باز مقابلی ئەمنە مقابلی دروستکردنی عەدالەتە مقابلی ئەوەیە کە ئەتۆ بتوانی بەڕاستی ئازادیەکان بۆ خەڵک دابین بکەیت و پاراستنی صحە عامە ئەمنی عام و پاراستنی سنوورەکانت ئەو داهاتی باز مقابلی ئەوەیە بەڵام ئەگەر لێم بپرسی کارەبا حکومەت پارەی لێ خرج دەکات لە هەموو دنیا پارەی ئاو لە مقابلت ڕسمی تاپۆی هەموو ئەنە خزمەتگوزاری جێبەجێ دەکرێت پێویستە هاوڵاتی لە مقابل پابند بەڵام باز بەڕاستی باز بەبێ مقابل وەرێژەیە بەڵام ئەگەر لێم بپرسی بە تەئکید ئەو بازە کە کۆ دەکرێتەوە ڕاستەوخۆ لە بەرژەوەندی خەڵک لە خزمەتگوزاری لەسەر ئەو بابەتە دکتۆر پرسیارە منە داویە لەسەر بەرژەوەندی و قازانجکردنا خەڵکی هەر چەندە ساڵن دووری داژی و حکوومەتە فێدرال چەندین جارە جەنابەتش ئاماژە بەوە دەک و موچە بریایە هەرێما کوردستان و فەرمانبەرە حکوومەتە هەرێما کوردستانی کابینەیانە هەم چەند مفا چەند قازانج کردیە ژوێ باجێک و دانا موچەیان فەرمانبەران و پلانەوە داهات باسم کرد گوتم داهاتی باسکۆ کۆ دەکرێتەوە یان ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ڕاستەوخۆیەکە ئەوەیە کە دەدرێتە موچە و ئەگەر سەیری بکەین زۆربەی زۆری ئەو وەزارەتانی کە دوایی موچە وەردەگرن بۆ نەخانە نشینە یا وەزارەتانی کە هەموو لە داهاتی باز و گومرگ و داهاتەکانی ناخۆ پڕ دەکرێتەوە چونکە ئەو داهاتانی کە هەموو لە بەغدا بۆماندێ هەم لە نەوت عزی تێدا بووە کەواتە هەم بۆ خزمەتگوزاریەکان هەم بۆ بودجەی تەشغیلی هەمیش بۆ تەواوکردنی موچە لە داهاتەکانی ناوخۆ دراوە ئەگەر تەماشاکەی ئەو موچەیە کە دەدرێ بە خەڵک و ئەو داهاتانی کە لە بۆمان کۆ دەکرێتەوە هەم لە بەغدا هەم لە داهاتی نەوت
زۆر کەمتر بەس تەنیا لە موچەی فەرمانبەران خۆ حکومڕانی تەنیا موچە نییە خزمەتگوزاریە سێکتەری سەحەیە سێکتەری تربیەیە سێکتەری ڕێگاوانە هەروەها بودجەی تەشغیلیشە بودجەی تەشغیلیشە کەواتە ئەو داهاتانە ئەگەر ئەو داهاتانە کۆ نەکرێنەوە بەتەئکید مەرافقی عامە تووشی شەلەل دەبی و حکومت ناتوانێت کارەکانی خۆی وەکو پێویست ئەنجام بدات. دکتۆر کورتی زۆر کوردی یەک دقیقە زۆر کاتم نەماوە پلانەوەی داهاتوو چییە؟ پلانی داهاتوومان ئەو عەدالەت و نەزاهەت و شەفافەتی کە باسم کرد فراهەمکردنیەتی ئینشاڵڵا بە تەواوی بە ئەلکترۆنیکردنی دامودەستگا و سێکتەرەکانی باز و ڕەبەتکردن و یەکانگیرکردنی لەگەڵ دامودەستگاکانی دیکە بانقا گومرگا و لە ئەولەویەتی ڕێخستنەوەی کارەکانی حکومەت و کابینەی نوێمەوە خودی جەنابی سەرۆک وەزیران کە ڕژدە لەسەر ئەو بابەتە بە ئامانجی عەدالەتی کۆمەڵایەتی تەنیا کۆکردنەوەی داهاتنە خەریکی ئینشاڵڵا و بەڵام پێویستیمان بەداعم و هاوکاری خەڵک هەروەها میدیاکان کە دەسەڵاتی سوارەم ناسراون هەروەها تەواوی ئەو خەڵکانی کە ویژدانیان زیندووە و خەمی خاک و وڵات و نیشتیمانی خۆیانە. زۆر سپاس دکتۆر کەمال وەرتی ڕێبەرێ گەشتی باجێ هەرێما کوردستانی زۆر سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان لێرە.